تاوتوێ بە سپۆنسەری کۆمپانیای دارالمولکی بابان. This is NRT Daily News Analysis. سڵاوتان بەڕێزان، کارزان عوسمانم لە ستودیۆکانمان لە هەولێری پایتەختەوە لەگەڵتانین بۆ تاوتوێکردنی پرسە گەرم و گرنگەکانی ڕۆژ. دیارە ئەمڕۆ ئەنجومەنی دادوەری هەرێمی کوردستان لەگەڵ بەشێکی دیکە لە ئەنجومەن و دەستەکانی هەرێمی کوردستان لەگەڵ مەسعود بارزانی کۆبوونەوەیان ئەنجام داوە. دیارە لە کۆبوونەوەکەدا قسە کراوە لەسەر بابەتی چاکسازی و دۆخی ئێستای هەرێمی کوردستان. لە پاڵەوەی کە دەمانەوێت بزانین وردەکاری کۆبوونەوەکە چی بووە، قسە دەکەین لەسەر ڕۆڵی ئەنجومەنی دادوەری لەو دۆخەی کە لە هەرێمی کوردستاندا دروست بوو، هەم لە ڕووی سیاسی هەم لە ڕووی یاسایی، تەنانەت دێنە سەر بابەتی قەیرانی داراییش کە لەم دوایانەدا چاکسازیەکان یاخود پلانەکان هەنگاوەکان بۆ چاکسازی لەلایەن حکوومەت و لایەنە سیاسەکانیشەوە ئاماژەی پێکراتا و توێی ئەم بابەتانە دەکەم لەگەڵ میوانەکەم ئومێد محسین و تەبێژی ئەنجومەنی دادوەری هەرێمی کوردستان. سوپاس بۆ ئامادەبوونت کات. بەڕێزانەوە کەمیشە ئێوەش دەرفەتان هەیە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و لە پێیجی NRT پرسیار و سەرنجەکانی خۆتان بە کۆمنت بۆ من بنووسن تاوەکو لێرە وەڵام لە میوانەکەم بۆ ئێوە وەربگرمەوە. کاگومەت حەز دەکەم لە کۆبوونەوەکەی ئەنجومەنی دادوەری لەگەڵ بارزانیدا دەست پێ بکەین. ئەو کۆبوونەوەی بۆچی بوو و چی تێدا باس کراوە؟ زۆر سپاس. دیارە لای جەنابتان شاراوە نیە لەم ماوەیە بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان پرۆژەیەکی ئەعلان کرد باز لە چاکسازی دەکاوە. لە مەسەلەی چاکسازیەکەش خۆتان دەزانن ئەوەی ئەمڕۆ ئێمە وەکو ئەنجومەنی دادوەری کە خودی جێگیری سەرۆکی ئەنجومەنی دادوەری کە ئامادە بوو لەگەڵ دادوەرانی لێکۆڵینەوەی سەرجەم شار و شارۆچکەکان ئەوانەی کە دادوەری لێکۆڵینەوەی دەسپاچین ئامادە بوو لەگەڵ خودی بەڕێز سەرۆکی دەستی دەسپاچی هەرێم و ئەوانەی کە پەیوەستن بە مەسەلەی چاکسازیەوە لەگە خودی بەڕێزان کۆبەوە. ئەوەی ئێمە ئەوڕۆ بینیمان خودی بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان لەم مەسەلەیە زۆر جددیە و پرۆژەی چاکسازیش پەیوەست نییە بە تاکە کەسێک و بە خودی سەرۆکی هەرێمەوە، پەیوەستە بە هەمومان پرۆژەیەکی گشتگیرە هەمەلایەنەیە و پێویستی بە هاوکاری هەموو لایەکەیە. ڕاستە ئەرچی گەورە و ئەرچی قورس دەکەوێتە سەرشانی خودی سەرۆکایەتی هەرێم و دەسەڵاتی دادوەری ئەو دەستگا ڕقابیانی کە لە هەرێمی کوردستانن بە نمونە داواکاری گشتی و دەستەی دەسپاچی و دادوەرە بەڕێزەکانمان کە ئەوانەی کار دەکەن لە دادگای لێکۆڵینەوەی دەسپاچی، بەڵام بێشک ڕۆلی ڕاگەیاندن، ڕۆلی مامۆستایانی ئاینی، ڕۆلی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی، خودی ئەحزابەکان کە ئێستا هەمویان پرۆژیان هەیە بۆ چاکسازی دەبی بێنە سەر ئەرزی واقع و لە جاتی قسە دەبێ ببێ بەکردار و خەڵک بەرهەمەکانی لێ ببینی. ئەوەی ئەوڕۆ جەنابی سەرۆکی هەرێم تاکیدی لێ کردبووە لەگەڵ ئەم بەڕێزانەی کە کۆبوونەوەیان لەگەڵ کرابوو، گوتی ئێمە زۆر جددی لەم مەسەلەیە، چۆن ئێمە لە شەڕێکی سەخت داین لەگەڵ تیرۆر، شەڕێکی سەختە بۆ ئێمە گوتبووی گەندەڵی شەڕی گەندەڵیش لەمە سەختترە، ینی کارێکی ئاسان نییە، بەڵام دەستی بۆ دەبین و دڵنیا بە بەرهەمی دەبی و ئێمە وەکو سڵاتی دادوەری تەواوی پشتگیری خۆمان ڕاگەیان بۆ بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان لەم دانیشتنەوە پشتگیریشمان داواکرد لە جەنابیان بۆی کە خۆتان زانن لێپرسینەوە کاتێک لە کەسانێک دەکرێت کە خوا نەخواستە تێوەگەڵا بن لەو کەسانن کە دەسەڵاتیان هەبووە لە هەرێمی کوردستان لە هەر جونگەیەک لە جونگەکان بێ، بۆیە پشتگیری خودی بەڕێزیان گرنگە بۆ ئەم مەسەلەیەوە. ئێمە وەکو سڵاتی دادوەری بەئەکید پێشتریش و ئێستاش گوتومانە تەنها لە قەیرانی دارایی گرنگ نییە، ینی هە گرنگ نییە چاکسازی بکرێ، پێشی قەیرانی داراییش پرۆسی چاکسازی گرنگە. لە کاتی ئێستادا ئێمە لە شەڕێکی سەختداین لەگەڵ داعش، لە قەیرانێکی دارایی زۆر سەختداین، لە قەیرانێکی سیاسیش کە کاری من قسەی لەسەر بکەم خۆتان نەزانن لە ئێستادا پەرلەمانی کوردستان بەهەر هۆیەک بێ کارانی ئیشی خۆی ناکە. باشە، من دێمە سەر ئەو وردەکاریانە، بەڵام هەرچەند لە قسەکان تا چەند جارێک ئاماژەت بۆ کرد کەوتە سەرۆکی هەرێمی کوردستان، بەڵام مەبەستمە بزانم ئەنجومەنی دادوەری بە چه سیفەتێک لەگەڵ کاک مەسعودا کۆبوونەوانێ وەکو سەرۆکی هەرێمی کوردستان. ئەمە گرفتی نییە بۆ ئەنجومەنی دادوەری یاساییەوە کاتی خۆشی کە پرسیارکرا خۆی کێشەی مەچیە کارزان لە وڵاتێک ئێمە دەژین، ئێمە موسساتمان هەیە، دەستگامان هەیە. کاتێک کە تۆ دێ ئەنجومەنی شورای هەرێم پەنای بۆ دەبێ بە واقع، ینی ئەمانە موسسەی شەرعین لەم وڵاتە ناکردرێت تۆ بڵێ کاکە
ئەمە مؤسسەیەکە ڕایداوە لەسەر مەسلەی پرسی سەرۆکی هەرێم تۆ بڵێ ئەمە یاسایی یان یاسایی نییە و مەسلەی بوونی واقعیش هەموو کوتلەکان وابزانام لێ بەڵام زۆری لەسەر بووانە بەتاکید خۆماوە خودی زەنابی سەرۆکیش هەر لە ماوەی دوای دەڕاگەیان کە کاری من نیە من تەبێژ سەرۆکی هەرێم نیم لە ذاتی ئەوان قسە بکەم بەڵام خۆشی ڕاگەیان گوتی چێ دێتە جێگایەکەی من با بێفەرموو با ئەم پرسەمە پژیریشی من مەبەستمە زیاتر لە لایەنە یاسایەکەوە یعنی بە پێی یاسا ئەم بابەتە لە دوای 19 ئابەوە سەرۆکایەتی هەرێمی کوردستان بە شاغری مایەوە وانە بەڵام دواتر بابەتی ئەنجومەنی شورا کە هاتە ناوەوە مناقەشەی زۆری لەسەر بوو ینی هەتا قسە لەسەرەوە هەبوو تەنانەت سەرۆکی ئەنجومەنی دادوەری بۆ خۆی پلەکەی وەزیرە وانە چ جایەوەی ئەنجومەنی شورا دەتوانێت قسە لەسەر سەرۆکایەتی یان بابەتی سەرۆکایەتی هەرێمی کوردستانێک لا بکاتەوە ڕای خۆی بڵێ لەو کاری کاکەرزان کاری ئەنجومەنی شورا لە مێچێک لەو کارانە ڕایە ئەنی کە دیەتێک دێ داوای ڕادەکە ئەوە دەبێتە کارێکی ئیستشاری بۆ نمونە ئەگەر بە تەنها پەرلەمانی کوردستان داوای ڕای بکرد بە ئەمە کارێکی ئیستشاری بوو بەڵام کە دوو لایەنی خەسم بۆ نمونە داوا دەکەن دوو لایەنی ڕکابەر کە داوا دەکەن ئەم ڕایەی ئەنجومەنی دادوەری کە دەری دەکا ئەمە ڕان نییە بە تەنها ئەمە بڕیارە یعنی بە هەردوو لا دەبێ پێوە پابند بن وەکو بڕیارە بە هەردوو لایەن بە بڕوای من ئێستا سەرۆکی هەرێمی کوردستان جگە لە ئەوانەی کە یاسای قسەی زۆری لەسەرە ماوەکەی بەسەر چووە ڕاستە بەڵام لە ئەرزی واقعدا لە کەسێک ئینکاری وی نەکردووە کە بڕێ سەرۆکی هەرێمی ئەخە منیش ڕێک مەبەستمەوە بوو ینی ئێوە گرفتی یاساییتان هەیە لەگەڵ ئەو بابەتەدا یان تەنیا لە ئەمری واقعدا پێتان وایە لەگەڵ سەرۆکی هەرێم لە ڕووی یاساییشەوە پێمانوانە مارەسە دەکات چوای هەڵبژاردن نەکراوە ئێستا کاتی ئێستا لە دوای ئەوەی کە بڕێ سەرۆکی هەرێمی کوردستان کە ماوەکەی بە 2 ساڵ نوێکراوە لە پەرلەمانی کوردستان دواتریش ئەوەی کە ئەو ڕای ئەنجومەنی شورا کە هەردوو لە هەم پەرلەمان هەم سەرۆکایەتی هەرێم پەنای بۆ بکە بووە بڕیار بە بڕوای من نا ئێمە هەڵبژاردنمان کردووە نە بەڕێ سەرۆکی هەرێمی کوردستان لە ژیان دەخوا نەخواستە ئەمری خوای کردووە نەخۆشی استقالی داوە بەردەوامە لە کارەکەی خۆی تاکو هەڵبژاردن دەکرێت لە کاتی هەڵبژاردن بەتەئکید خۆی سا حکومەتی هەرێمی کوردستان بۆ نمونە حکومەتی هەرێمی کوردستان هەڵبژاردن بەیانی دەکرێت هەتا حکومەتێکی نوێ دەست بەکار دەبێت ئەم حکومەتی کاربڕێکەریش دەبێت بەردەوامیش دەبێت و هەم بڕیارەکانیشی لە ڕووی یاساییەوە یاسایی باشە لە بابەتی کۆبوونەوەکەی ئەمڕۆی نێوان مەسعود بارزانی و ئەنجومەنی دادوەری و بەشێکی دیکە لەو دەستەوە ئەنجومەنانی کە هەبوون ئەنجومەنی دادوەری ئاماژەیان بۆ کردووە کە ئەوان پێشمەرگە ئاسا لە چاکسازەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و وەکو خۆیان دەڵێن سەرۆکی هەرێمی کوردستاندا پاڵپشت دەبن و تەنانەت داوای پاڵپشتیش لە بارزانی دەکەن من دەمێ بزانم مەبەست چیە لەوەی کە ئێوە پێشمەرگە ئاسا خەریکی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی و چاکسازین کێ دراوەتە دادگا کێ لەسەر گەندەڵی لێپێچینەوە لێپرسینەوەی لێکراوە کاکەزان پرسی چاکسازی و مەسلەی گەندەڵی خۆتان زان گەندەڵی دیاردەیەکی جیهانیە لە هەموو وڵاتان بوونی هەیە هەل هەرێمی کوردستانیش نییە ئێستا ئێمە لە عێراق دەژین بەشێکی لە عێراق وابزانام لە ڕیزبەندی جیهانی پێنجەم وڵاتین لە مەسلەی گەندەڵی بەداخەوە ینی ئەوەی کە دەڵێم ئەوە ڕاستیەکە مەسلەی گەندەڵی خۆتان دەزانن ئەوانەی کە تێوە دەگرێن لە گەندەڵی بۆ نمونە بەرپرسێکی عسکەریە بەرپرسێکی عسکەری پێویست بەوە دەکا کە بە زووترین کات جەنابی سەرۆک لەسەر خەتبی لەگەر هێڵ ئەمڕۆ ئەم هێڵە دروست کرا کە سەرۆکی هەرێم تاکیدی کردەوە لەوەکە پاڵپشتی تەواوی دەبێت تەنانەت موافقەی مەرجعیان باس کرد وتی لەم حالەتە من موافقەی مەرجعیش وا دەکەم لە بۆ ئەم مەسائلانە نەمینێ لە بۆ مەسائلی گەندەڵی پرسی گەندەڵی یعنی ئەمە پاڵپشتێکی خۆی لە خۆیدا زۆر گەورەیە لە بۆ دەسەڵاتی دادوەری و ئەم دادوەرە بەڕێزانە خۆتان زانن بڕیار دەدەکا ئەمە لە فانیتە بەردەمیان خۆ ئێمە ناچین مەلەف دروستکردن بۆ خەڵک داواکاری گشتی بۆ نمونە دەستی لە سپاچی لەڕێ ئەو هەواڵانەی کە دی لەڕێ ئەو سایت و ڕۆژنامانێک کە وەکو هەواڵ دێتە بەردەمی دەستی دەسپاچی دەبێ بە مەلەف دەبێ بە پەڕاو لە بەردەمی دادوەری لێکۆڵینەوە کە دادوەر بڕیاری دەردەکا بە نمونە فەرمانی دەستگیرکردن بۆ کەسێک دەرەچێ ئەمە پێویستی بەوەیە کە فەرمانەکە جێبەجێ بکرێ خۆ ئەگەر فەرمانی دەستگیرکردن دەچوو فەرمانی دەستگیرکردنەکە جێبەجێ نەکرا ئەو کات قسە لەسەر ئەوە دەبی ینی بۆچی ئەوەی جەنابەت باز دەکەی چێنە ئەوانەی نایەنە بەردەمی دادگا چێنە ئەوانەی کە عرقەلە و بەسەر وەزیفەی دادگا و دادوەرەکان نییە کە دیسان لێپێچینەوە لە مەش بکەن کە ئەو خەڵکانە بۆچی نایەن ئەوجا لێرە ئێمە خۆی کاتی خۆی باسم کردێ لە چەندین بەرنامە ئێمە داوای پۆلیسی دادوەریمان کردێ شۆرتەی قەزایی کە ڕاستەوخۆ سەر بە دەسەڵاتی دادوەری بۆ ئەوی یەکسەر ئەمرەکە لە ئەنجومەنی دادوەری لە دادگا وەربگرێ و بڕیارەکەی دادوەر جێبەجێ بکە لە حالی حازردا ئێمە خۆتان زانن پۆلیس و ئاسایش و ئەوانەی کە پێدەگوترێ هێزەکانی ئاسایشی ناوەخۆ سەر بە حکوومەتن
و لە حالەتی ئەوانە سەرۆکی هەرێمیش سەرۆکی باڵاترین لە سەڵاتی جێبەجێکردن لە هەرێمی کوردستان پێویستیمان بە پشتگیری بەڕێزیان هەیە لەم حالەتە خۆتان زانن لە ڕووبوونەوەی گەندەڵی لە محاربەکردنی گەندەڵی فەساد کارێکی ئاسان نییە یعنی ئەوە لە هەموو دنیا ئەمە ئەرچی هەمووانەوە قورسیشە و بەتەنها بە سڵات جێبەجێکردنیش ناکرێت بە حیزبەکانیش بەتەنها ناکرێت بە حیزبێکی بەتەنها ناکرێت چاکسازی پێویستە لەناو خودی حیزبەکانیش بکرێت بە بڕوای من چکە خۆ هەر خەڵکاوادری حیزبانەیە کە کورسی زیاد دێنن وەزارەتی زیاد وەردەگرن پڵی باڵا وەردەگرن تەمسیلی حیزبانش دەکەن تەمسیلی حکومەتیش دەکەن دواتر ئەوانن ئەگەر ئەندامی باش و خەڵکی باش پێ بگەین کادری باش دروست بکەن خەڵکە پاکەکە بێتە ناو دەسەڵات تەمسیلێکی جوان بک بە ئەکید کێشە کەمتر دەبتەوە و گەندەڵی کەمتر دەبتەوە وە لەبیر مەکە ئێمە لە ساڵی 92 ئەگەر تۆزێک بگەڕێنەوە دواوە حکومەتی عراقی بە ئەنقاز مەسەلەن ئیداراتی کە سەحب کردەوە لە هەرێمی کوردستان پێی وا بۆ وەزمونە دەڕوخێ بە بڕوای زۆربەی خەڵک ئەوانەی کە ئەم باسییان زۆر جا کردووە وتە هەرێمی کوردستان ناتوانانی خۆیان بڕێەوە بە ناتوانانی ئیداری خۆیان بکەن دواتر پەرلەمان لە ڕێی هەڵبژاردنێکی ئازار لە 92 دواتر حکومەت یەکەم کابینەی تشکیل کرد بەڵام ئەمە لە 24 ساڵی ڕابردوو ڕاستی بە هەدەردانی سامان و ملک و ماڵی گشتی هەبووە بە زۆری لە جۆرەکان گەندەڵی هەبووە بەڵام ئەوانەی کە قسە لەسەر گەندەڵی دەکەن قسەکردن جیاوازە لەسەر کردار بۆ نمونە ئەنام پەرلەمانێک کاری ئەو نییە تەنها بێ قسە لەسەر گەندەڵی بک و ئەرقام بە کەیفی خۆی فرێدا کاری ئەوە کاری منە کاری هەموو هاوڵاتیەکە بێ ئەوانە بێتە بەردەمی دادگا ئەو زانیارانە پێشکەش بە دادگا بکە بەڵام ئەرقام ئەلانەکە یان دەڵێ فلان شەخص گەندەڵ بووە خۆ ئەرکی ئێوەیە کە بڕیاری دەستگیرکردنی بۆ دەربکەن و دواتر ئەرچی داواکاری گشتیە خۆی کێشەیەکەیە داواکاری گشتی و ئەو بەتایبەتی ئەو دەستگایانی کە دەستگای چاودێرین لە هەرێمی کوردستان ڕۆلیان وەکو پێویست نەبووە ینی خۆشمان ئەم حقەتە دەزانێت ئەو جات بە هۆکاری ئەوەی کە هەتا ئێستا داواکاری گشتی ئەوە مچینە هۆیەک بیرە هۆیەکان سەر بە وەزارەتی عەدڵ و وەزارەتی عەدڵ سەر بە حکومەتی هەرێمی کوردستانە ئەمە لە ڕووی دەستوریشەوە نایاسایی و ناقانونیە بە واقعی ینی قسەمان زۆر لەسەر ینی هیچ ڕەبتێکیان بە ئێوە نییە بەتاکید دێمە سەر ئەو مەسەلەیە دێمە سەر ئەو مەسەلەیە دواتر مەسەلەی یاسای داواکاری گشتی لە ئێستادا پێویستی بە هەموارکردنەوەیە بەدەیان پرۆژە لە خولی ئێستا و لە پێشوش و لە پێشووتریش دراوەتە پەرلەمان بەداخەوە نەبووتە یاسا تەنانەت ئەو یاسا گرنگانەی کە دەریش زۆر لە پەرلەمانی کوردستان هەندێک جاری یاسای سەقەت بوونا یعنی جاری وا هەبووە یاسا خۆی هۆکار بووە بۆی کەوا بە هەدەردان هەبێ بە نمونە یاسای وبرهێنان یاسای وبرهێنان یاسایە کە زۆرترین ملاحەزەی لەسەرە ینی بە یاسا کراوە یاسایە لە پەرلەمانی کوردستان دەرچووە بەڵام کە دەی جێبەجێ دەکەی خەڵکێک دەوڵەمەند دەبێ پێی مستەفید دەبێ لەسەر حسابی خەڵکێکی هەژار و داماو بۆیە لە کاتی ئێستادا کە با لە چاکسازی دەکەین گرنگە خەڵکە وەسەتەکە خەڵکە هەژارەکە زەرمەند نەبی باش ڕاست لەسەر ئەو هۆکارانە تا چەند مەسلەی بە حیزبی بوون یان سەر بەخۆ نەبوونی دادگاکان و ئەنجومەنی دادوەری و دادوەران لە هەرێمی کوردستاندا ئەویش بۆ خۆی هۆکارێکە ڕاشکاوە نە پێم بڵێ هۆکار چییە خۆ ئەمە لە بیرمان نەچێ خۆ ئەمە ناکرێ لە واقعی دەژین ئەنی بەڕاستی ڕاستیەکەی نەڵێن و هەڵبێن مەسەلە ئێمە لە شەڕی ناوەخۆ دەسەڵاتی دادوەریش بوو بە دوو بەش ینی بەداخەوە دادگای تەمیزیش بەهۆی شەڕی ناوەخۆ لە دیگەڵە بەولاوە بوو بە دوو بەش سەرڕای ئەوەی من دڵنیام لەو کاتیش ئەو دادوەرانەی چ لەو زۆ نەبن چ لەو زۆ نەبن سەر بە خۆبوونی خۆیان پاراست ئەو پەڕی ئازایەتی و جورئەتی خۆیان پاراست بەڵام مەسلەی کە دەی قسە لەسەر دەسەڵاتی دادوەری دەکەی قسە لەسەر جومەکانێتی دەسەڵاتیش دەکەی تۆ دەی بە نمونە هەر سەر بە وەزارەتی عەدڵ بۆ تاکو 2007 ینی دەسەڵاتی دادوەری کە یاسای ژمارە 23 ساڵی 2007 دەرچوو لەو کاتەوە دواتر کاراکرا و ئیدی 2008 دەست بەکار بوو لە کاری خۆی و بوو بە دەسەڵاتیشی سەر بخۆ لەگەڵ کۆمەڵێک ملاحەزە بە نمونە لە ڕووی کارجێڕیەوە لە تا ساڵی 2012 ئێمە قسەمان لەسەر ئەوە بوو کە لە ڕووی مالیەوە سەر بە حکومەتی هەرێمی کوردستان بوون ینی ئیستیقلالی مالی بە تەواوی نەبوو کە دەی باز لە سەربەخۆبوونی سڵای دادوەری دەکەی دەبی باز لە سێشت بکەیت سەربەخۆبوونی سەڵاتەکە سەربەخۆبوونی خودی دادوەر لە بڕیاردان کە چۆن سەربەخۆیە و دەستداوەیە سەربەخۆبوونی هەنزار دەستێوەردانی سڵاتی دادوەری لە خودی ناو دادگاکان ئەگەر خوا نەخواستا ئەوە هەبێ یعنی دەسەڵاتی دادوەری ئەویش بە کۆمەڵێک معانات تێپەڕیە لە وەزع بەدەر نەبووە لە مەسائلانە کاتێک کە بڕیاری دەکردووە جێبەجێ نەکراوە حتمما ئەوە ناوی چی لێ دنەی ینی تۆ ئەمە پرسیارە ینی خۆ ئەوە
بەر لەوەی تۆ پرسیارە بکەی هاوڵاتیش لە ماڵی خۆی دانیشتووە گوێی لە من ڕاگرتووە ئەویش ئەو پرسیارە لە من دەکا دەرێ دادگا کە بڕیار دەدەکا کە بڕیارەکە جێبەجێ نەکرێ یعنی ئەمە علاماتی ئیستیفام دروست نابێ بەئەکید وەزارەتی ناوەخۆ ناکرێ ڕۆلیان بەرچاو نەژیرەکاریان کردووە ئەفسەری باشیان نەبووە و خەڵکی زۆر باشیش دراوەتە دادگا بەڵام ئەوەی ئێمە قسە لەسەر دەکەین پرسی ئێمە ئەم بەرنامەی ئێمە چاکسازیە پرسی چاکسازی بەجددی کاری لەسەر نەکراوە هەتاکو ئێستا ئەوجا مەسەلەکە هۆکار بۆ شەڕی ناوەخۆ بووە ئێمە مؤسساتمان دروست نەکردووە یەکین هەر هۆکارەکان بە بڕوای من دروست نەبوونی مؤسسات بۆ لەم وڵاتە یعنی نەمانتوانیوە مؤسساتی باش دروستکەین و کە دێن با لە چاکسازیش دەکەین دەبی خەڵکانی پرۆفیشنال خەڵکانی پسپۆر لەم بوارە ئەوان دەبی بێن قسەی لەسەر بکەن و خودی جەنابی سەرۆکێرم دەمێ ئەو تاکیدکەمەوە ئەوڕۆ ینی بڕوای زۆر بە لیژنە و لیژنەکاری نەبووە ئەمڕۆ وتی ئەمە کاری مؤسساتە ڕسمیەکانی ئێمەیە دەستەی دەسپاچی هەیە داواکاری گشتی هەیە سڵات دادوەری هەیە خۆی دەبینێت دەگاکان لەسەر ئەم دەستە و ئەنجومەنانە هەیە ینی تۆ بۆ خۆت ئەخر دەستەی دەسپاچیش نوێیە کاکەرزان ئێستا ینی حەق باقسە بکە دەستەی دەسپاچی لە کاتی دروستبوونیەوە تا ئێستا دەستەیەکە نوێیە لە خۆ دروستبوونە یعنی تا ئێستا خۆی دروست دەکات هەتا ئێستا مەسەلەن دەیەوێ ستاف دروستکە کاتی دروست دەکات باشگەرم قسەیە بۆ دەستی دەسپاچی ڕاست بێ خۆ بۆ ئەنجومەنەکەی ئێوە ڕاست نییە بۆ ئەنجومەنی دادوەری بۆ ئێمە داواکاری گشتی ئەوجا داواکاری گشتی یاساکەتان دەرچۆوەکو خۆتەڵی لە 2010ەوە ئیتر کەوتونەتە سەر پێی خۆتان تۆ کاکەزان باوەڕ دەکەی هەتا ئێستا لە حکومەت ینی لەو وەزعی ئێستاشدا کە کار ڕانەوەستا بێت دادگاکانی هەرێمی کوردستان دادگا و محاکم کارکراوە ئیژڕانەوەستاوە بڕوا دەکەی ینی هیچ قیرانێکی دارایت بەتایبەتی لە خۆ لە ماوەی ڕابردووە ینی بەشێک لە دادوەرانیش مانیان گرت و دادوەران زانی چۆن لە جیاوازە دوو دادگای ئیستینافمان هەیە لە کەرکوو گەرمیان و لەگەڵ سلێمانی کاتێک کە پۆلیسی مرور کە پۆلیسی هاتوچۆ کە مبەلیغ کە فەرمانبەری دادگەشتەنان باز دەکەم کە چووە ماڵەوە دادوەر بەتەنها لە دادگاکە چی بۆ دەمێنێتەوە ینی نازانی هیچ دادوەرێک بڕیاری مانگرتن یان پێ دەرم بڕیار درا بە مانگرتنەکە تا حدێک ینی تەنانەت دادوەران دەوامیشان دەکرد لە ئەوە بەڵام کار نەدەکرا خۆی مانگرتنەکە چ بوو مانگرتنەکە ئەوەیە کە زەختێک بی لەسەر حکومەت لەسەر مەسەلەی موچە بوو لەسەر ئەو مەسەلەیە بوو یعنی مەسلەی بڕینی موچە ناڕزایی لێکەوتەوە لە ناو چین توێژەکە و بەتایبەتی خودی سڵاتی دادوەری کە ئەمە پێمان وابوو دەبوو هەماهەنگی تەنسیق بکرابایە لەگەڵ سڵاتی دادوەری لە مەسلەی بڕینی موچە چکە ناکردی ئێمە سڵاتی سەر بەخۆی حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە ڕەچاوی ئەوە دەکەین حکوومەتی هەرێمی کوردستانە دۆخێکی زۆر سەختی دارایە قورس تێدەپەڕی بەڵام دەکرا بە هەماهەنگی بایە دواتر ئەو گرێ زانارەکانم ئەمڕۆ لەگەڵ بارزانیش ئەم بابەتە باس کراوە نیە والله ئەمن خودی سەرۆکی دەستی دەسپاچی ئەم هەواڵی بۆ من ڕاست کردەوە چکە ئەتو کەبا لە چاکسازی دەکەی دەبی دامێکی کولی ئەم دەستانە بکەی دەستی دەسپاچیە داواکاری گشتی سڵاتی دادوەریە لە کاتی ئێستادا نابێ دادوەر محتاج بە پێی یاسە دادوەر ناتوانێت کارێشتر بکە ناتوانێت بۆ نمونە يعني کاسبێک بکە یا ناتوانێت قەرزیش بکە وەزیفەکەی وایە ینی نابێ محتاج بی ئەمە قسەی من نییە یەک لە پێنجتا هەرە سەرچەکانی کۆڵەکەی بوونی سڵاتێکی دادوەری سەر بەخۆ بەپێی مەبادی ئومە متحیدە و ئەوانەی بانجلۆر و هەموو ئەوانەی کە باز دەکرێت یەک لە شتەکان مەسەلە مالیەکەی موچەی دادوەرە یعنی عیبەنێ دادوەرەگە باسی موچە بکەن لە سلێمانی هیچ عیبەتیان نییە بەڕاستی بەجددیمە ینی ئەوە قسەکە ممکنە ئێستا خەڵکێک دەری دادوەر لە ماوەی ڕابردە موچەی باش بوو دەبێت ئەویش تەحمل بکە بەڵێ زۆر ڕاستە حکوومەت هەرێمی کوردستان بارودۆخ و زروفی وان ئێمە دەزانین و تەحملشمان کردیە و قسەمان نەکرد تۆ بینیتە ئەنجومەنی دادوەری بەیانێک دەکات لەسەر ئەم مەسەلە من حەزەکەم ئێستا پرسیارێکی دڵی خەڵک بکەم بەوەی کە بۆچی دادوەر محتاج نەبێ بەڵام پێشمەرگەیەک محتاج بێ لە کاتێکا گلەی هەبوو بێ لە دەستەی دادوەری لە ماوەی ڕابردوودا بەڵام هۆگلەی نەبووە لە پێشمەرگەیە کارەکەی خۆی ڕاپەڕاندووە کاکە ئەزان هەرچی دەسەڵاتی دادوەری و دادگاکان کەمتر نییە لە برا پێشمەرگەکانمان من دەستی یەکەیەکیان ماز دەکەم و چاوی هەموو داشەیدا ماز دەکەم و پێم خۆشە موچەی دادوەرانیش بخرێتە سەر موچەیوان ئەوە ئەکیدە 100% ئەوە دوو پرسی جیاوازە یعنی وانیشان نەدرێ کە دادوەر ئەگە موچەشی نەی بەڵام دەبی پێشمەرگە بدرێ خۆ قسە لەسەر ئەوەیە پێشمەرگەش موچەی نەبووە قسەکە لەسەر ئەوەیە ئێمە باز لە حەقیوانش ئەوانش حەقن حەقیوانش داوا دەکەین ئێمە ئەگەر لای ئێمەیە مەسلەی پێشمەرگە حەقا دادوەرش حەقا بەڵام دادوەر وەزیفەیەکە من باسی مەبادی عالمی دەکەم بەڵام ئێمە لە واقعیەک دەژین دەبی باسی ئەو زروفە بکەین ناکرێت دادوەر لە مۆزای ئێستا باری حکومەت بەڕەچاو نەگری مەسا ئەو زروفێک ئێستا دروست بووە ئێمە چون خەڵکی لێمان قبول ناکە خۆشحاڵە لەگەر ئەوەیە دەرێ پێشمەرگە ڕاتیبی چاوی پۆلیسێک چاوی کارمەندێکی ئاسایش کە ئەمنی دەپارێزی بەڕاستی فەرمانبەرێک بەڵام لە هەمان کاتدا دادوەر
چونکە لە ماوەی ڕابردوودا بەداخەوە ڕاگەیاندن ڕۆلێکی باشی نەبووە بە جۆی لە جۆرەکان ئەم دەسەڵاتە لە باتی پاڵپشتی بکرێ بە جۆی لە جۆرەکان هەوڵیانداوە بۆ شکاندنی ئەم دەسەڵاتە ئەمەش بەشێکە لەوەیکەوە خەڵکێک نەزانێت کە ڕۆلی دادوە چەند گرنگە لە کاتی ئێستادا بەس باشە ینی بۆچی پێ دوایە ڕاگەاندن خەتای هەیە پێ دوایە گەر دادگاکانی هەرێمی کوردستان یان ئەنجومەنی دادوەری کارێکی باش بکە میدیاکان نەیگوێزنەوەنێ یان لە چیا پاڵپشتیان نەکردو بەقەدەوەی کە ئەگەر گرفتە بوو بێ قسەیەکە بوو بێ لەسەرەوەی کە دەسەڵاتی قەزایی لە هەرێمی کوردستانە سەربەخۆ نیە ئەم قسەی ڕەنگە گەیەنرا بێت لە زاری پەرلەمانتارەوە یان خەڵکێک کە چاودێرە لە دۆخەکەدا بۆچی پێ دوایە هاوکار نەبوون ینی دەبێ ئەلام چی بکە پرسیارەکە زۆر جوانە زۆر پێ خۆشەوە پرسیار لێکردم لە ماوەی ڕابردوودا بەدیان بەرنامە بە نمونە لە هەموو کەناڵەکان لە کەناڵە بەڕێزشتانەوە لەسەر بوونی یاسا و سەربەربوونی یاسا و لەسەر سڵات دادوەری کراوە لە جاتی ئەوە بە نمونە دادوەرێک بێ یاخود پارێزەرێکی بە ئەزمون بێ یاخود ئەندام پەرلەمانێکی بە ئەزمموی بۆ نمونە بەدیان خەڵکی یاسایی زۆر باشمانە لە خولەکانی پێشووتر یان وەزیرێکی دادی سەرکەوتوو بێ باز لە پرسی سەربەخۆبوونی دەسەڵاتی دادوەری و یاسا و پرسە یاساییەکان بکە ئەندام پەرلەمانێک هاتووە کە ئیخساسی ئەسڵەن لە قەزاوە نیە قسەی لەسەر قەزا لە جاتی دادوەریش بمورە لە جاتی دادگا بڕیاری داوە یعنی کارە ساتە لەم وڵاتە ئەندامی پەرلەمان وەزیفەی خۆی نەزانی بە نمونە یعنی یان میدیاکارێکی سەقەت لەگەر ئەو پەری احترام و ڕێزم یعنی دەستی بردو لە هەم پرسەکان لە هەموو دنیا اختصاص ئێستا تۆ بێ بانجی من بکەی بڵێ حاکم ئەمێ تۆ تەبێژی ئەنجومەنی دادوەری قسە لەسەر قەیرانی دارایی بکە دەبی مسبقا ئەمن پێت بڵێم کا کازان ئەگە تۆ نایزانی لەگەڵ ڕێزم من دەبێ ئەوەی بزانم کە ئەوە کاری من نییە ئەوە کاری پەرلەمانتارێکە کە لەم بوارە ئیش دەکە لەم لژنەیە کار دەکە اختصاصی ئەوە کەسێکی پسپۆر لە ئابووری ناسێکە کەسێک شارەزا لەم بوارە ئەکادیمیەکە چکە شۆڤەکردن قسەکردن لەسەر پرسەکان خەڵکی ئەکادیمی و پسپۆری دەوێ یعنی دێم بە شێوەیەکی زانستی و زانیاری ئەمن دێم باز لەم پرسە دەکەم خۆ من ناتوانم قسە لەسەر مەلەفێک بکەم کە باز لە شەڕی داعش بکەم بە نمونە من عسکەری نیم زار بارەوە کەسی وا بۆ عسکەری بۆ باسی قەزای کردووە کارەساتە لەم وڵاتە یانی زار وا بووە لەم بەرنامانە پرسی چاکسازی پرسی گەندەڵی کەسانێک باسی گەندەڵیان کردووە کە خۆیان تا سەر ئێسقان گەندەڵ بووینە بڕوا بکە ینی خۆ من بەزەست ناکەوە خەلە لە بۆ ئەوە ینی دەبوو یەکسەر کە کەسێک بزانن گەندەڵەوە تا لەسەر شاشە قساکە بۆ خەڵک بۆ بڕیاری دەستگیرکردنی بۆ دەرناکەن پرسەکە لە چێ بزانن تا دادوەر برایل بۆ دەرناکە بەڵام ڕۆ لە ڕقابیەکان لێر دیسان دێنێمەوە لاوازە بە نمونە داواکاری گشتی کە دەبینێ ئەندامی پەرلەمانە کاری ئەو نییە دنیاک ڕقم فرێدەدا دنیاک ژمارە باڵە فرێددا چاواشەی خەڵک دەکا ڕاستەکانەکە بەتەکید مزایدەی سیاسی بڕیاری دەستگیرکردنی بۆ بڕیار دەناکە ئەو دەبی ئەو ڕقامانە جارێ ئەمە نارێن ئەو بەڕێزە ئەوە ڕاستیان ناڕاستنەکە ئەو قسەی کردووە لە ئەعلام چکە ئەعلام ڕێی عام دروست دەکات بەڕاستی کاریگەرە دەسەڵاتی چوارەمە و خەریکە دەبێت دەسەڵاتی یەکەم لە هەموو دنیادا بەڕاستی کاریگەرە کە لە بەرنمەیەکی وا گرنگ بۆ نمونە لە کەناڵێکی گرنگی وەکو NRT با باسکەم ئەو ئەندام پەرلەمان ڕقم فرێت دەدا ئەرچی داواکاری گشتی ئەرچی دەستی دەسپاچیە هەر بەیانی بێ لێکۆڵنەوە لە مەسەلەیە بکە و بزانی چەند ڕاستە ئەگەر ڕاست بوو بەڕاستی دەبی دۆسێ بکاتەوە پەراوی لێکۆڵنەوە دروست بێ دادوەری بەڕێزی دەسپاچی لە هەر شارێک بێ پێی اختصاصی مەکانی تەوەی پێی شوێنی تایبەتمەندی لە حالەتی ئەگەر وە نەبوو دەبی ئەم کەسە بدرێ بە دادگا من گرێم لەوە هەیە ینی ئەوم ئەرقامە بەغەڵەتە فرێدرا لانگلەیت لە کەم تەرخەمی داواکاری گشتی هەیە نازە داواکاری گشتی گوناحە چکەوان بەشێکن لە ئێمە من گوناح هەموو ئەرکەبایە مەسەڵ من باسم کرد ڕۆلی داواکاری گشتی بم بکە یعنی خەڵکێک بێ ڕقم فرێ بە خەڵک چاواشە بکە ئەو دەستگایەکە خۆی کەتەشی پێکراوە بۆ نمونە یان ئەگەر ڕاستە کێ بێ ئەو خەڵکی کە باز دەکرێت لە زاری پەرلەمانتارەکەەوە کێ بێت ئەم دەستگیر بکە بە نمونە نابێت داواکاری گشتی بە نمونە ئەگەر ئەو کەسە بۆ نمونە باسی وەزارەتێک دەکا خودی ئەو وەزارەتە بۆی هەیە ئەمە بداتە بە دادگا بڕێبا بە ئەو ڕازنی ئەو تەشیرە فەرمووە چاواشی خەڵک دەکە زەحمەت نەبی ئەمە یەکیان داواکاری گشتی دەبێ بیکە دەستی دەسپاچی خۆی بە پێی یاسایەکە هەر معلوماتێک هەر لە شتێک لە ڕۆژنامەیەکی بینرا و بیسترا و ئەوەی سوۆشال میدیا هەر شتێک کە پێی دەگوترێ ڕاگەیاندن و میدیا بروژێنرێ باز بکرێ بڵاو بکرێتەوە دەبێ بەڕاستی قسەی لەسەر بکا و بیکات بە ئەوە ئەمڕۆ لە ڕقابیانە لە هەرێمی کوردستان بە ئەرچی خۆیان بە تەواوی هەڵنەستاون هۆکار زۆرن خۆگە دەوی داواکاریش گشتیش بکەوە باشە بەڵام ئاخر من هەر کاری جوانیشان کە داواکاری گشتی هەر لەم بەرنامەیەدا مسکین نەکەینەوە بۆی کە داواکاری گشتی کاری نەکردووە بەقەدەر ئەو یاسایەکە لە بەدەستیانە بەقەدەر ئەو ئیمکانەتی کە هەیتیان بەقەدەر ئەوەی کە سەبە سڵای جێبەجێکردن کاریشان کردووە بەدیان مەلەفیشان بۆ ئەوانە دروست کردووەوانەی کە من باسم کرد بەڵام بە نەتیجە لە طموحی ئێمەدانی بەداخەوە باش هەر لەم بەرنامەیەدا یعنی بەدەیان پەرلەمانتار باسییان لەوە کردووە کە شخص هەبووە وەزیر هەبووە وەزارەت هەبووە فەرمانبەر هەبووە کە داوایان تۆمار کردو لە دادگاکان
بەڵام تاوەکو ئێستا بڕیاری دەستگیرکردنیان بۆ دەرنەچۆوە ئەگەر دەریش چوو بێت یعنی ئەم بڕیارە جێبەجێ نەکراوە بە تایبەت لەسەر وەزیری سامانە سروشتەکان ینی من کە زۆر پرسیارم کردووە لەسەر مەسەلی ناشەفافێتی داهاتی نەوتوەوە وتوانە بێئومێد بووین لەوەی بێتە پەرلەمان چوین لە ڕێگەی دادگاکانەوە ئەم بابەتەمان ڕژاندووە بەڵام لەوێش هیچمان بۆ ناکرێت ئەمە لەفە ئێستا خۆی وجودی هەیە لەسەر دەستپاچی بەڵام مەلەفێک کە وجودی دەبی حتمما پێویستی بە بەڵگەخڕکردنەوەیە ینی هەرەوە ئاسان نییە بێم ئەرقام فرێدەم برێم وەزارەتی سامانە سروشتەکان گەندەڵی کردەوە لە فلانەشت یان ئەوەی بەهادەرداوە یان ئەو پارەیە دزراوە یان ئەو پارەیە نەماوە ئەوانە پێویستی بە بەڵگەیە بە تایبەتی پرسی گەندەڵی پرسی فەساد ینی یەکێکە لەو تاوانە گەورانەی کە هەمومان پێوە دەناڵێنین یان هەرێمی کوردستانی هەمومان باز لە بوونی گەندەڵی دەکەین لە هەموو سێکتەرەکان بەڵام بوونی بەڵگە پێویستە لەم مەسەلانە و هەندێک زار لە بەرنامەکەی بەڕێزن ئەوەندان پەرلەمانە بەڕێزانی کە باز دەکەن ئەسڵەن دەستەی دەستپاچی یاخود دادگای لێکۆڵینەوە هەن نەژدیتووە تەنها بۆ ڕژانی ڕێعام بووە خۆی کردە پاڵەوانی زانی نەچوون هەندێکیان نەچوون هەندێک چوون پەرلەمانی بچوون لە کوتەکانی ئەمە دیسان نیشانی پرسیار لەسەر ئێوە دانانێ بۆچی ئەمە قبوڵەکەن بۆ قبولەکەم پەرلەمانتارێک یاری بە احساسی خەڵک بکە و یاری بە مەشاعری ئێوەش بکە ئەجا کارە ساتەکە لە چیدایە مەسەلە ئێستا پەراو کراوەتەوە لە بۆ ئەندامی پەرلەمان من نامێناوە بڵێم لە کاتی ئێستادا نووسراو کراوە لەرگای لێکۆڵ چکە پێویستی بە حەسانەیە ئەندامی پەرلەمان هەڵگرتنی حەسانەیە ئەندامی پەرلەمان حەسانەی هەیە وەکو ئەوانەی کە حەسانە زۆرە لە وڵاتی بەداخەوە ینی ئەوەش دەبی ئەمەشیان دیسان دەبێتەوە بە قسە لەسەرەوە ینی دەوترێت کە ئێوە ئازان بۆ پەرلەمانتارێک بەڵام ئازانین بۆ وەزیرێک کە زۆرترین قسەی لەسەر بە هەدەردانی سامانی گشتی و وڵات ئەمە قسەی پەرلەمانتاران خۆیان ینی بۆ وەزیریش ئەگەر مەلە بێتە بەردەمی دادوەر ئازایە و ناتوانانی یەک دقیقە ڕای بگرێت چکە دەبێ بڕیار دەربکە کراوە بەتاکید هیچ وەزیرەکەی ئێستا بڕیاری دەستگیرکردنی بۆ دەرکرێت بووە بەدیان ناتوانم برێن بەدیان بەڵام هەبووە ینی حالەتە بە خۆتان لێناردی واستان کردووە دەستگیر کراون هاتوونەتە دادگا هەبوو نهاتە بەردەمی دادگا ڕاستە هەبوو نهاتووە ئەمە هەر کەم تەرخەمی ئێوە نییە ینی دیسان نابێ ئێوە بە دوواداچوون لێ ئەوە لێرە ئێمە ئەوەی جنابی سەرۆکی هەرێم ئەو ڕۆکە ڕاگەیان جێگای دڵخۆشیە من بۆیە لە ئەو بەرنامە بەڕێزستانیش وە بەڕێز سەرۆکی دەستی دەستپاچیش ئەویش ئەم شۆ چەند بەرنامەیەک ساز دەکات لەسەر ئەم دیدارە دڵنیام خۆشی دانیشتبوو لە ئیجاتە تۆزیح دەکا دڵنیاییە بە خەڵکی کوردستان کە بەوە سەرۆکی هەرێم لە مەسەلەی زۆر جددیە بەڕاستی ئێمە هەمومان لە ناو یەک کەشتیداین نەخوا نەخواستا ئەگەر شتێکمان لێبێ هەمومان ژێر ئاو دەکەوین کەواتە بە ئەوای لە چاکسازی هەمومانە لە سبەینەوە دادگاکان و ئەنجومەنی دادوەری پتەوتر و تۆکمەتر کارەکانی خۆیان دەکەن 100% دادگا ئیشی خۆی کردووە و لەمە دوا زیاتریش دەکات چکە پرسی چاکسازی لەمە بەدووە ئەو هەلو بەرنامەی ڕایدەگەێنم هەموو خەڵکی کوردستان باگوێ لێبێ چێ شتێک دەزانی دەربارەی فەساد دەربارەی گەندەڵی لەسەر هەر کەسێک بەڵام تەشیر نەبێ ینی ئەم قسەیە بۆ پەرلەمانتاران و بۆ هەر کەسێک دۆکومنتی هەیە لەسەر بەهدەر بۆ هەموو خەڵک ڕاستە بۆ ڕۆژنامە نووسەکان ڕاستە بۆ خەڵک ڕاستە بەڵام تەشیرکردن لە ڕاگەیاندنەکان بە جۆر لە جۆرەکان بە جۆری ینی جاری وا هەبووە قسە لە سام پرسێکراوە ینی پەنای ینی دەست بردراوە بۆ هەموو پرسێککاری ئەو نییە من باسی پرس ناکەی لە بەربوونی کەم و کورتی بووە کە قودرەتی ئەویان هەبووە دەستی بۆ بەرن و قسەی لەسەر بکەن لەسەر ئەساسی کەم و کورتەکان نەبووە نا قسەکردن تەبیعی خۆ ئەندامی پەرلەمان نوێنەری خەڵکە ینی ئەندامی پەرلەمان تەبیعی پەرلەمانی کوردستان سێ ڕۆلی زۆر سەرەکی هەیە بە پێیاسا ڕۆلی تەزدیق پەسەندکردنی بودجەیە ڕۆلی چاودێریکردنە ڕقابەیە حکوومەتە لەگەڵ دەکردنی یاساکانە لە کاتی ئێستادا تەبیعیەوە پەرلەمان ئێستا حالی حاضر کار ناکە ناتوانانی یاسا دەربکە و ڕۆلی ڕقابیشی لاواز بووە و هەندێک جار لەبەر مزایدەی سیاسی ڕاستەکانیش بزر دەبن ینی ئەوە کارە ساتە ینی هەندێک جار ئەوەندە مزایدەی سیاسی دەکرێت ینی خەریکە ڕاستەکانیش بزر دەبێت و خەڵک بتاقەت بۆ لە قسەکردن تۆ بۆچی نەتپرسی من ماوەیەکی زۆرە مەسەلەن لە بەرنامەکان دەرناکەوم ینی قسەکردن ئەوەندە زۆر بووە خەڵک هاوڵاتی بێتاقەت بووە لەم قسەکردانە کردداری دەوێت فعلی دەوێت ئیشی جدی دەوێت ئەوەی ئەو جارە کە هاتووتە ئاراوە ئەو قیرانەدارە ئیشاڵڵا بەخێر دەگەڕێتەوە بۆ ئێمە بۆی دەست ببین هەرچ لە هەر سێکتەرێک چاکسازی بکرێ کارێکی پیرۆزە و پرسی چاکسازی نوێبوونەوەی ڕیفۆرمە لە کاتی قەیران و من باسم کرد لە ئەسەرەتای بەرنامەکەەوە هەر لە کاتی قەیران پێویستمان پێیندا دەبوو زۆر دەمێک بزووتە دەستمان بە چاکسازی بکردبایە و حیزبەکان خۆشیان دەبی خۆیان چاکسازی بکەن ئەگە حیزبێک لایەنێک کەسانێک بێ پرۆژە فرێداتە بازار بوو نمونە لە ئەعلام لە ئەوە دەبی لە خۆشیەوە دەست پێ بکە ئەگە کەسێکی هەبێ فەرمایان دەژیکردن بێ تێوە گلابی لە گەندەڵی هەر حیزبێک بێ هەر لایەنێک بێ هەر کەسێک بێ دەبی یەکەم کەس بێ ئەمە بێتە بەردەمی دادگا ئەمە پرسێکە مەسلەی بەرەنگاربوونەوەی گەندەڵی پێم وایە پرسێکی نیشتیمانیە زۆر پیرۆزە
سێ وەزیر 4 وەزیر ئیزن دەدرێن و دەرێنرێنە ماڵەوە. سەرۆکی پەرلەمان کە بەرزترین دەستگایە لە هەرێمی کوردستانە ڕێگری لێ دەکرێت بچێتەوە سەر کارەکەی خۆی تاوەکو ئێستاش. ئەنجومەنی دادوەری نەدەبوو قسەیەکی هەبێت لە سەرم بابەتە؟ کاری ئەنجومەنی دادوەری قسە لەسەر ئەو مەلەفە بکە. ئایا سەرۆکی مەسەلە ئێمە چونکە لە غیابی دەستور ئێمە دەستورمان نییە، ئەنی خۆی دەستور زۆر گرنگە لە بۆ ئێمە، ئەو کات کە دەستورمان هەبایە ینی محاکمی دەستوریشمان دەبوو، محکمەی دەستور ئەو کات دەتواندرا ئەم ڕۆڵە بینێ مەسەلەی ئایا چەندە یاساییە سەرۆکی پەرلەمان ڕێگری لێ بکری. خۆ کاتی خۆشی سەرۆکی حکوومەت خۆشی باسی کرد لە سەر مەسەلەی ڕێگریکردن لە سەرۆکی پەرلەمان، خۆ نەیگوتووە یاساییە، کەسی نەیوتووە. بەڵام مەسەلەکە من نامەوێت داخلی ئەو مەسائلانە بم، چکە ئەوە کاری منێ، کاری ژوردەکاری ئەوە ناکەوێت کە دەمەوێت بزانم ڕۆڵی ئێوە دەبێت چی بێ لە بابەتێکی ئەوهادا. بنمونە وەزیرێکی دارایی ئێمە دادگای کارجێڕیمان هەیە، وەزیرێکی وەزیری دارایی کە مەسەلەن بۆ نمونە ئێستا ئیزنراوە، یا هەر وەزیرێکی ئەوانی کە ئیزنراوە 4 وەزیرە چۆن سکاڵایان کردووە لە بەردەمی دادگا بۆ نمونایان چوو بنە بەردەمی دادگای کارجێڕی بە نمونە. يعني بۆ سەرۆکی پەرلەمانی شەروایە بۆ ئەو دەسەڵاتە ئەو جیاوازە مەسەلەن دەسەڵاتە بە بڕوای من سەرۆکی پەرلەمان سەرۆکی دەسەڵاتی هەڵبژێردراوی تەشریعی هەرێمی کوردستانە لە کاتی ئێستادا کە بەم جۆرە من پەرلەمان دەبینم، من لەگەڵ ئەوم پەرلەمان کارا بکرێتەوە، چونکە ئێستا کە باز لە چاکسازی دەکرێت حکومەت دەستی بردووە، حکومەت چەندەی لیژنەی دروست کردو کاری باش دەکات لەو مەسەلەیە. من ئاگام لێ مەسەلەن هەیکەلی وەزارەتەکان دەیەوێ پێداچوونەوە بکە، بەڵام پێداچوونەوەی وەزارەتەکان چکە بۆ یاسا بووە دەبی لە بە یاسا لە پەرلەمانی کوردستان ئەنی چاکسازەکان هەندێک پێویستە بە پەرلەمانەوە، پەرلەمان دەبێت یاسای بۆ دەرکە، پەرلەمان دەبێت تعدیل و قانون نەبکە، حکومەت ناتوانێت کارە بکە. بەداخەوە ینی ئەگەر بەیانی پەرلەمان کارا نەکرێتەوە ئیش لەسەر ئەوە نەکرێ ممکنە بە یاسا ئەمە بە حکومەت بە تعلیماتێک ناتوانێت کاران نەبکە. بۆیە مەسەلەی پرسی سەرۆکێرێن بۆی پرسیارەکە جواب بدەمەوە کەەوە حکومت خۆی گوتی ئەمە لە حالەتێکی نائاسایی دەژن. ئێستا ئەو حالەتی ئێمە لە هەرێمی کوردستان کە تێدا لە خوناغدا خوناغێکی هەستیارە، خوناغێکە لە حالەتی شەڕدایان بەڕاستی بەداخەوە هەم لەگە داعش هەم لە قەیرانی دارایی قەیران لە سیاسەکە کاریگەری هەبوو لەسەر هەموو جملەکانی سەڵات بڕوا بکە. یعنی ئێستا قەیرانی سیاسی کە ئەمڕۆ بەڕێزێک لە ئیعلام موشەیە باس ینی زۆر جوان بووی چ گوتی قەیرانی سیاسی لە قەیرانی داراییەکەش سەختترە. یعنی هەموو لایەکمان پێویستمان بە یەکگەڕیزیە یەکدەنجیە، ئەو کات دەسەڵاتی دادوەریش پاڵپشتی زیاتر دەکرێت لایەن هەموو لایەنەکانەوە. باشە ئەو بابەتە مەسەلەی پەخستنی پەرلەمان یان پەخستنی حکوومەت داواکاری گشتی لە فەراغیەوەی کە ئێمە لە غیابی دادگای دەستوری داین دەستورمان نییە، داواکاری گشتی ناتوانێمە بجوڵێنە وەکو کەیسێک وەک بابەتێک نەیجوڵاندیە تا ئێستا داواکاری، بەڵام ئەتوانێت بیجوڵێنێ وانە نەیجوڵاندیە و من باسم کردم ئێمە غیابمان لێ دەستور مەسەلەی ئێمە وازەحمان نیە. مەبەستم لە غیابی دادگای دەستور و دەستورا کە ئێمە نیمانە دەبێت چێ بەم ئەرکە هەستێ کە پەرلەمان پەکی کەوتووە لایەنێک یان خەڵکێک بە تۆمەتبار دەکرێت دەبێت چێ ئەم بابەتە بوو داواکاری گشتی. ئێمە لە هەرێمێک دەژین ئێستا طبيعي سەر بە دەوڵەتی عراقی فدرالی، یعنی تا ئێستا هەرێمێکین ئێمە محکمەی اتحادی فدرالی محکمەی دەستوری هەیە دەکرات تاعن کرابایە لەوێ نازانم بۆ تاعین نەکردو مەسەلەن بەڕێزە خۆ من پارێزەری و محامی ئەم بەڕێزە نیم، بەڵام خۆش ینی بێدەنجی نواندووە لە مەسەلەیە. ینی مەسەلەن و لە کاتی ئێستادا جێگیری سەرۆکی پەرلەمان بەکارەکانی هەڵدەستی چکە لە غیابی ڕئیس نایبەکە بەکارەکانە، بەڵام پەرلەمان لە ئێستادا ینی کۆنابێتەوە هەرچەندە لە مەرحلەی وابزانم پشوو بوو، ئێستا پشوەکەش تەواو وابزانم دەستپێکردنەوە ئەوکان دەست پێ دەکاتەوە، بەڵام ئەمە کاری خۆی دەبی قسە لەسەر ئەم مەسەلە بکە. بڕوا ناکەم کەسێکە بی یاسایی بێ قسە لەسەر یاسایی بوونی ڕێگریکردنە سەرۆکی پەرلەمان بکە و سەرۆکی حکوومەتیش و هەموو باسییان کردووە. سەرۆکی حکوومەت لێدوانەکەم لەبیرا گوتی خراپ و خراپترە بوو پەلامان بەوە خراپە برد. ئەمن قسە زیاتر لەسەر ئەو مەلەفە ناکەم چکە ئەو پرسیەکە بەرنامەکە ئێمە نییە. لە یاسای ژمارە 23 ساڵی 2007 یاسای دەسەڵاتی دادوەری هەرێمی کوردستان لە مادەی دووهەمدا دەڵێ دادوەری سربەخۆیە و لە یاسا بەولاوە هیچ دەسەڵاتێکی بەسەردانیە. دەمێ ڕاشکاوانە پێم بڵێ ئەم قسەی ڕاستە بۆ ئێستای ئەنجومەنی دادوەری دەسەڵاتی دادوەری لە هەرێمی کوردستان؟ دەسەڵاتی دادوەری من باسم کرد گوتم بەچەند قۆناغ تێپەڕیە وازەحە. دوایین قۆناغ ئەوەی ئێستا من باسی دەکەم دەتوانم قسە لەسەر دادوەرە بەڕێزەکانمان بکەم، دەتوانم بە ڕێژەیەکی زۆر ڕەها و بەرچاو ینی کە باز بکەم دادوەرانمان سەربەخۆن لە بڕیاردان خۆیان ئازاو بوێرن، ینی تاعیناتی دادوەران 100% لە دوای دروستبوونی بەبێت تەسکیە حیزبیە لە دوای دروستبوونی دەسەڵاتی دادوەری بە تەحەداوە دێڵێ تەسکیە حیزبی لەگەڵدا نەبووە، بە تەحەداوە دێڵێ
ئەگەر پێشتر کارێک لەم جۆرە لە زۆنی لەولا بە زۆری تاین لێدرابی ئێستا ناتوانێت تاین لێ بدری ئێستا ئەگەر ئەو کاتتاین لێدرابی تانە لێدرابی لەم مەسەلەیە ئێستا ناتوانێت تان لێ بدری و دواتر پەیمانگەی دادوەری دروست بوو بە شێوەیەکی زۆر سەفاف ئەوانەی کە ئارزویان نەبوو ئەلان کرا لە ڕاگەیاندەکان و خەڵک تەقدیمی کرد و ئەمە دووەمی خولە تەخەڕوجی کردووە بە شایەتی هەموو خەڵکیش ئەوانی کە تەخەڕوج باشە بەزاخر خۆ لە ماوەی ڕابردوودا هەرچەند بیرمە لە بەرنامی پێشووتر ئەم بابەتەمان هەر باس کرد دادوەر هەبووە لەسەرەوەی بابەتێکی وروژاندووە کە لەگەڵ ویستی لایەنێکدا نەبووە دوور خراوەتەوە بڕیاری گواستنەوەی دراوە کە بۆ خۆی قبول نەبوو کە مەسەلەی حاکەماوژین عین لە ماوەی ڕابردوودا و بابەتە زەق بووە کوتم لە بەرنامی پێشووتریشدا ئاماژەمان پێ کرد ئەمە بۆ خۆی نیشانەی پرسیار و ئیستفام دانانێ لەسەر زۆر لەسەر ئەو مەلەفەکردو نامەوێت قسە لەسەر برای بەڕێزم کاک حاکەماوژین لەم بەرنامەیە بکەم ینی ئەم مەبەستمە وەکو نمونەیە ئێستادا چنە ڕژاندنی شدیکەی بەدوادابێ ینی وەکو نمونەیەک مەسەلەکەی ئەو نا ینی ئەمە لەبەر بابەتێکی لەو جۆرە نەبووە ئەمە نیشانەی پرسیار لەسەر دەسەڵاتی دادوەری دانانێ لە کاتێکە یعنی هەر لێرەدا لە مادەی پەنجایەمدا لە بڕگەی یەکەم دەڵێن نابێت دادوەر بۆ فرمانێکی نادادوەری بگوێزرێتەوە تەنیا مەگەر بە ڕەزامەندی و بەنووسینی خۆی بێت ڕاستە بەڵام لە ڕووی کارجێڕیەوە لە ڕووی کارجێڕیەوە تەبی ئەم بەڕێزە هەر دادوەرێک سەر بە دادگای ناوچەی تێڵچوونەوەی منتقەکەی خۆتی شارەکەی خۆتی بەنمونە من لە هەولێر دادوەرم دادوەری لە کۆڵینەوەم سەر بە دادگای تێڵچوونەوەی ناوچەی هەولێرم بەس قسەکە لەسەر ئەنجومەنی دادوەریە ئەجا پاشانیش دادگای تێڵچوونەوەی ناوچەی هەولێر سەر بەچێ سەر بە ئەنجومەنی دادوەریە سەرۆکی ئەنجومەنی سەرۆکی دادگاکان ئەندامن لە ئەنجومەنی دادوەری کە لەسەر پێشنیاری خودی سەرۆکی دادگای تێڵچوونەوە تەڕح دەکرێت ینی پێشنیار دەکا ئەنجومەنی دادوەری بڕیاردە یاسایەکە وا دەڵێ ئەوەیە و مەسلەی نەقلیش نەک لە بۆ دادوەر بۆ فەرمانبەریش نەقل عقوبە نییە دەبێ ئەو حەقەتە بزانێ نەقل عقوبە نیە ینی زۆر خەڵک واز دەکا هەز بەوە دەکا کە فەرمانبەرێک لە شوێنێک بۆ شوێنێکەوە بگوازرێتەوە ئەمە عقوبەیە نەقل عقوبە نییە عقوبە دیارە بەپێی بەس ینی پێچەوانی ئەم مادێنیە ئەو بڕگەیەنی لە مادەی پەنجامە کە دەڵێن نابێت دادوەر بۆ فرمانێکی نادادوەری بگوێزرێتەوە تەنیا مەگەر بە ڕەزامەندی و بەنووسینی نادادوەری ینی غیرە قەزایی باشە مەسەلا من دەمەوێت تەنسیبم لە سەرۆکایەتی هەرێم سفەتی قازیم بمێنێ ئەمە لەسەر تەڵەبی خۆم دەبی خۆم بنووسم ینی ئەوە بەستی ئەوەیە من سبەی ڕایشکارێکیان دەوێت ئەنجومەنی وەزیران دەرێن دوو دادوەری بەڕێزمان دەوێت تەنسیب بکەین انتداب بکەین قانون ڕێدایە هەمان بۆ مەسەلا پێشتر باشە بەڵام بێ بەویستی خۆم دەبی ئەو بەڕێزێک کە دەگوازرێتەوە لە دادگایەک بۆ دادگایشتریان لە ناوچەی ئیسنافێکی تر بۆ ئیسنافێکی تر ئەوە ئیشی نادادوەری ناکە ئیش دادوەری دەکات دادگای هەولێر جیاوازی لەگە دادگای سلێمانیان دۆک هەر دادوەرێک و هیچ دادوەرێکیش 3 ساڵ 4 ساڵ 5 ساڵ لە شوێنێ نامێنێتەوە بە حکمی وەزیفەکەی بە حکمی ئەوەکەی کە 5 ساڵ تێدەپەڕێنی بەحەز دەنووسی سەفەکەی دەگۆڕدرێ ینی پێش دەکە چۆن زابطێک مەسەلەن بۆ نمونە لە ملازم لە نەزمەک و دوو نەزمە و دەست پێ دەکات دواتر تا دەگاتە پلەی لیوا بۆ نمونە پلێ و ئەوەی ڕزبەندی دادوەریش وایە بەپێی قانون سوڵتەی قەزایی لە سنفی چارەوە دەست پێ دەکات دواتر تە سنفی یەک و ئەگەر لەوانەیە بتە ئەندامی دادگای تەمیز بەپێی ئەو شوتانەی کە ئێستا کار نییە باسکەم ئەو شوتانە و مەرجانە چین کە دەبێ ببێ بە ئەندامی دادگای تەمیز خود بە ئەندامی دادگای تێڵچوونەوە یان سەرۆش دادگای تێڵچوونەوە یان چێ بکە ڕئیسی جنایەت ئەوانە پێی سنفە ینی پێی قانون ینی بۆ نمونە من دادوەرێکم پۆلێنم سەیە سنفی سێمە من ناتوانم بم بە سەرۆشی دادگای تاوان لە هەولێر مەسەلەن دەبی دادوەرێک بێ بەلای کەم دەبی پلەکەی دووبی و جێگیری سەرۆشی دادگای تێڵچوونەوەش بێ لە منتیقەکە ینی کۆمەڵێک یاسا هەیە بەپێی یاسا نەبێ نابێ بۆ نمونە نەقل بوونی دادوەرێک لە هەر شوێنێک بۆ شوێنێکی تر لە سەلاحیەتی ئەنجومەنی دادوەریە و ئینتدابکردن لە سنووری ناوچەی منتیقەی خۆی لە سنووری ئەوی خۆی ئینتدابکردنی سەرۆشی دادگاکە تێڵچوونەوەی منتیقەکە توانێت ئەم کارەش بکە باش لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک دیارە کۆمنتێکی زۆر هاتووە من هەوڵ دەدەم بەشێک لەو کۆمنتە ئەکید کۆمنتە باشەکانیشت بۆ خوێنەوە سەردار ئازاد نووسیوەتی پاش تەوابوونی ماوەی یاسایی سەرۆکایەتی هەرێم و ناردنەوەی وەزیرەکان و ئیفلیچکردنی پەرلەمان دەبووە ئەنجومەنی داد لە جیاتی خەڵک لەسەر تیڤی و شەقامەکان ناڕزایەتیان دەرببڕیا بەرامبەر پێشێرکاری یاساکان لەم هەرێمەدا بەداخەوە کە ڕازگۆ نەبوون ئەووا دەڵێ بەرامبەر بە سوێندەکەی کە خواردویانە و لەگەڵ پیشەکەی خۆشیان ڕاستیان نەوت ئەمە کۆمنتی سەردار ئازادە ئەم بەڕێزە ئازادە چ دەڵێ بەڵام لە ڕووی یاسای و هیچ معلوماتی نییە یاسای دەسەڵاتی دادوەری بخێنتەوە ئەمە کاری ئێمە نییە قسە لەسەر پرسی سەرۆکی پەرلەمان بکەین
ئەوە کاری باسم کرد وەڵامم داوە پێشتر لە بەڕێز پرسیارێکی وا لە زۆرت کرد من وەڵامم داوە ئیشی سەرشەقام ڕژاندن ئەم مەسائلانە کاری ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیە کاری ئەحزابە کاری سیاسیەکانە کاری خەڵکە کاری هاوڵاتیانە کاری ئێمە نیە وەکو دادوەر بینە سەرشەقامە پرسە بڕژێنین کاری دادوەر دادگایە لەوێ بڕیارەدا ئەمە کاری دادوەرە باشە هەرێم ڕانێ نووسێتی دەپرسم ئەنجومەنی دادوەری چ ڕۆڵێکی هەبووە لەسەر بە دادگا گەیاندنی گەندەڵکاران ئەمڕۆ لە من باسم کرد لە ماوەی ڕابردوودا چۆن بووە و ئەوەی ئێستا بەڕێ سەرۆ چێرێم کە من ناوی لێ دەنێم ینی وەکو شەڕێکە ڕایگەیاندووە دژ بە گەندەڵکاران و باسم کرد ینی ئالەت و میکانیزمی لە بۆ دادەندرێ و ئومێد دەکەم بەرهەمی زۆر باشی هەبی و خەڵکی کوردستان جارێکی دیکە دڵخۆش بنەوە بۆیکەوە ئێمە سیستەمان هەیە لە هەرێمی کوردستان یاسامان هەیە یاسا سەروەرە و یاسا تەنها بە بچووکان نابێ بۆ گەورەکانیش دەبێت باشە واتە پێشووتر وانە بووە بەتاکید خۆی مەگلەیمانەوە ئێمە باسی مەرجعمان کرد لێک مەرجع خۆ بۆ فەقیر و بە هاوڵاتی نەبووە بەسەم بوونی مەرجع بە یاسا بۆ هاوڵاتی نەبووە بۆ کە پاکەت فرۆشێک گولە بڕۆژە فرۆشێکی سەرجانە نەبووە بۆ بەرپرسێک بووە بۆ نمونە ئەندامی پەرلەمان ئەش خۆ بەرپرسە باشە لە شاهۆ ئیسماعیل نووسیوێتی لەم هەرێمەدا شتێک نەماوە بە حیزبی نەکرابێ هەر شتێکیش بە حیزبی کرا ئەوە هەر وەکو نەبێت وایە ئەم قسەیە بۆ ئەنجومەنی دادوەری ڕاستە نە بۆ ئەنجومەنی دادوەری ڕاست نییە مۆدێلی حیزبایەتی لە وڵاتە مۆدیلێکی جیاوازە لەوەی لە دینا دەگوزارێ بەداخەوە ینی ئەو جۆرە مۆدیلی حیزبایەتی ئەوەی ئێستا دەگوزارێ لە دینا بوونی نیە ئەوە کارەساتە من باسم کرد هەموو حیزبەکان پێویستان بە ڕیفۆرم و بە چاکسازی هەیە لە ناو خۆیاندا من باسم کرد خۆ لە ئەو حکومەتی ئێستا کە هەیە بنکە فراوانە ئەمە خۆ بەتەنها حیزبێک و دوو حیزب نییە زۆرینەی حیزبەکان بەشدارن لە ناو ئەو حیزبە ئەوە و ئەگەر خوا نەخواستا خەلەلێک لە حکومەت هەبێ خۆ خەلە لە هەموو هەیە لە هەموو جومگەکانە ینی ئێمە قسە لەسەوە ناکەین چاکسە ئەوە پرسی حیزبی بوون باسی حیزبی بوون لەوە دەکەین کە مەسەلەن لە بۆ نمونە ئەگە وەزیرێک لە کاری خۆی حیزبایەتی دەکا ئەوە ناکرێت نەکرد بۆ دادوەر ڕاستە بۆ وەزیرێکی ڕاستە بۆ پۆلیسێکی ڕاستە پۆلیس دەبی پۆلیسی هەمووان بێ بۆ ئاسایشیش ڕاستە بۆ میدیاکارێکی ڕاستە کە تۆ بەرنامج پێشکەش دەکەی دەبی بێلاریت پێوە دیاری بۆ نمونە یعنی میدیاکارش دەبی پرۆفیشنال بی قەدریشی لێکرا دەبێت بتوانێت پەنابەرێ وانە ئەو بانەبوونەیەک باس کەمانی ئەو کاتکێمە ئۆفیسەکانمان داخرا لە هەولێر و لە دهۆک ویسمان داوای یاسایی تۆمار بکەین لە هەولێر بەڵام لێمان وەرنەگیرا و حەڵەتێکی یاسایی ئەوە زۆر پێم خۆش بە ئەو پرسیارە بڕاتە نەبی NRT نازانم پارێزەرە بەڕێزەکەیان ینی ڕاستەکانی بۆ خەڵک نەگوت ینی لەگە ئەو پڕی ڕێزم چکە کە تا ئەو هەڵەوە ینی NRTش بکەوتە ئەو هەڵەوە کاتێک ئەم بەڕێزەکە هاتووە شکایەت بکە سکاڵا بکە دادوەری لە کۆڵنەوەی بەڕێز لەسەر سکاڵاکەی محامی NRT شتی نووسیوە گوتی بۆ بنکەی پۆلیسی فلانە شوێن کە چۆتە بنکەی پۆلیسی فلانە شوێن لەوێ مەسەلەن ڕێگری لێکراوە کە ڕێگری لێکراوە نهاتوتەوە بەردەمی دادوەر بێ دادوەری لێ کۆڵینەوەی بەڕێز ئەوە ڕێگریم لێکرا ئەو علیزەیە کەدامە بەڕێزێت سکالا ڕێگریم لێکرا بۆیکەوە سکالا تۆمار بکەم هاتن لە زیاتی ئەوە بێتەوە بەردەمی دادوەر ئەو قسەیە بکە هاتە لۆ ئەعلام قسەیکە زیاتر ئەوەندە مەبەستی ئەعلام بوو مەبەستی ئەوە نەبوو کە بێ سکالاکە بۆ NRT تۆمار بکە بەداخەوە نازانم لە ڕووی زانیاری یاساییەوە پێم وابوو دەبوو ینی خۆشی نازانم پارێزەر بوو یاسا ناز بوو دەبوو ئەم هەڵەیە نەکرد باە بەس کوڕێمە ئەو کاتیژانی پەیوەندیمان پێوە کردی تۆر وەڵام من نێنەوە ویسمان حوزورت هەبێ ئەیلانی کەم لەو بەرنامەیەدا کە ئەو کات من لە دەرەوەی وڵات بووم ئەو کات من لە هەرێمی کوردستان لەم لە دەرەوەی وڵات بووم ڕاستە بەردەست نەبوو ینی ناوەڵام نەدابیتەوە بەڵام ئەو کاتیش ینی ئەمە کە جوابی NRTمان نەداوە نەمانوێت گوتمان NRT لە وەختێکی ناخۆشە مەسەلەن کەناڵەکە کە قەپات کراوە با ئێمە نەبینە تەرەف خۆمان پاراست و هەمیشە وەکو سڵای دادوەری دوورە پەرێز بنە لەو ململانی سیاسیانە نەمانویستە تێوە بگین نەمانویستوە ڕامان چێشن بۆ ململانی سیاسەکان هەمیشە خۆمان پاراستووە ینی بە نمونە بەرنامەیەکی ئاوالا ینی پرسی سەرۆکی پەرلەمان کە دوورژێ هەر چۆنی جواب بدەیتەوە تۆ داخلی بەرنامە مامەعەیەک دەبی ینی محاولی هەموو من ئەوەیە زۆر بۆ پڕی ینی شەفافانە قسە بکەم بۆ زاناری دروستیش بۆ خەڵک بوازمەوە و سەربەخۆبوون و بێلانی خۆشمان پارێزین چکە متەبێژ ئەنجومەی دادوەری محکوم بە هەندێک زەواب قسە بکەم وەکو خۆم قسە بکەم ممکنە وەکو خۆم قسە دەکەم زانم چۆن قسە دەکەم باشە من ماوەیە کە یانیمە جێ پرسیارە هەموو ئەو کۆمنتانەی کە بۆ تەوەری بەرنامەکانم دێن ینی لە سەتا سەر و هەفتا بۆ هەشتای کۆمنتی پڕ لە ناومێدین و باوەڕیان بە ئەو بۆ نمونەیە سەبابەتی ئەنجومەنی دادوەری بەشێکی زۆر لەو کۆمنتانەی کە هاتوون هەمووی ناڕەزایەتی دەردەبڕن وە گلەییان هەیە من حەز دەکەم کاتم زۆر کەم ماوە وەکو دوا دەرفەت بە کەمتر لە خولەکێک
بە خەڵک بڵێ کە ئەم ناومێدیان بڕەوێتەوانێ بۆچی ئەوەندە ناومێدن لە دەسەڵاتی دادوەری لە هەرێمی کوردستانە منیش ئومێد دەکەم هەموو خەڵکی کوردستان دڵنیایی دەم هەموو خەڵکی کوردستان پژی دەسەڵاتی دادوەری بکەن دەسەڵاتی دادوەری دادۆر بە ناوی گەل بڕیادەدا هەنی بسمە شعب ئی هەمووانە دادۆر ملکی خۆی نییە بە ملکی هەموو خەڵکە پژی دەسەڵاتی دادوەری بکەن لە جاتی ئەوە ڕۆژنامە نووس هاوڵاتی خەڵک ڕخنە بگرێ بابێن پشگیری بکەن دەسەڵاتی دادوەری لە ئێستادا لە هەموو کات پێویستە بەهێزترین دەسەڵات بێ لە هەرێمی کوردستان و ئەوەی ئەمڕۆ من باسی لەو دەکەم خودی بەڕێسەرۆکی هەرێم ئەو پاڵپشتیا ومێ دەکەم دەستپێکێکی زۆر گرنگ بێ لەم قۆناغە نوێ ئێستا کە ئێمە پێ تێدەپەڕێن کە لە قۆناغەشی سەخت داینا ومێ دەکەم لە بەرنامەی ڕابردوودا لە بەرنامەی داهاتوودا کە قسە دەکەم بۆی نارتی لە بەرنامە بەڕێزەکەتان پەیامی دڵخۆشکردن پێی بۆ خەڵکی کوردستان ومێ دەکەم سوپاس بۆ ئومێت موحسین وتەبێژی ئەنجومەنی دادوەری هەرێمی کوردستان سوپاس بۆەوەی کە میوانی تاوتێ بووی ئایزانی نارتی سوپاس بۆیەوەش سوپاس بۆ سەرنج و کۆمنتەکانتان لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکی وادارم توانی بێت وەڵامی پێویستان بۆ وەربگرمەوە تا بەرنامێکی دیکە هەر شاد بن. تاوتوێ بە سپۆنسەری کۆمپانیای دارالمولکی بابان